لەگەڵتان بەردەوامین سەرکۆ هەندێک جار هەیە منداڵ ئەبین مناڵێکی زیرەکە لەخوا بە زیابێ وەکو وەرگرتن و ئاستی زیرەکی ئەمانە هیچ گرفتێکی نییە بەڵام ئەبینی لە وەرگرتن و فێربوونی وشەکانە بۆ نمونە گرفتی هەیە باشە بۆ نمونە هەندێک گرفتی هەیە کەلانێ لە مناڵێکی ترە ئەمە بەدی ناکرێت ئەبینیت هەندێک جارلانێ ئەمە بڵێن مناڵەکە لانێ زیرەک نەبێت بەڵام وتم وەکو ئاستی زیرەکی و ئایکی ئەمانە هیچی گرفتی نییە واتە ناڕێکیەکی وەرگرتن و فێربوونی هەیە ئەم منداڵە بۆ نمونە لەبارەی وشەکانەوەی لەبارەی پیتەکانەوەیە ئابن بابەتە جابۆی کە لەسەر ئەم گرفتە زیاتر زانیاری وەرگین چون ئەوترێت لانێ بەلاتانەوە سیر بێت کاتێک باسی ئەم ناڕێکی خوێن ناکەین کە ئەوترێت لە هەر 5 مناڵ یەک مناڵ گرفتێکی لەم جۆرەی هەیە کە وشێکیشان ئەسڵم بۆ داناوە بۆ ناوی ئەم گرفتە و ناوێکیان لێناوە ناوەکە پێی ئەوترێت دیسکلسیا کە ئەگەر میوانەکەمان پێمان بڵێت ئەم گرفتە ئەسڵەن واتاکی چیە زیاتر بۆی کەلانێ مناڵەکەی ئێوەش لە خوێندنە مناڵێکی ئاساییە بەڵام هەندێک جار لە پۆلە ئابوو شوێ دەرناکەیە بۆی کە زیاتر لەسەر ئەم گرفتە زانیاری وەرگین ئەمڕۆ مامۆستا محمود باجەلان سەرپەرشتیاری پەروەردەییمان لەگەڵا هەر لەسەر ئەم بابەتە کتێبێکی نووسیوە واتە لەسەر گرفتی خوێندن بە ناوی دیسلکسیا و هەروەها ڕێکخراوی منداڵ پارێز کە ڕێکخراوێکە زۆر گرنگی ئەدات بۆی کە منداڵان هەمیشە لە کەشێکی ئاسوودەیە مناڵی خۆیان بەڕێ بکەن بۆ نمونە هەندێک گرفتی ئالەم شوێ بەرۆکیان نەگرێت دڵیان تۆنگ نەکە گرفت بۆ خوێندنەکان دروستنەکە هاتووە خولێکی کردوێتەوە بۆ ئەوەی کە مامۆستاکان فێر بن و بزانن ئەگەر منداڵی گرفتێکی لەم چشنەی هەبوو یەکەم جار مامۆستاکە پێی بزانێت چون یەکەم کەسە بەرکەوت نییە بێ لەگەڵ ئەم منداڵاکە گرفتێکی لەم جۆرەی ئەوێ و هەروەها بزانێت چۆن یارمەتی منداڵەکە کارێکی زۆر گرنگە ئێمە هەموو کاتێڵێن دەستی مامۆستا محمود خۆش بێ کە زۆر لە بواری منداڵان و پەروەردە و سیستەمی پەروەردە و ئەو بابەتانەیە زۆر لەم شاشەی ئێمە و بە ئامۆژگاری نردووە بەڵام ناڵپارێزیش وەکو ڕێکخراوێک تاکە ڕێکخراوە کە منەڵێم لەسەر ئاستی عراق کە بەبێت جیاوازی ئەمە منداڵی کوێیە لەکوێ هاتووە چ زمانێت چ دینێکێ گرنگەوەی ئەو کێشەکە چارەسەرکان بینیشمانە لە ڕابردووە هەتا ئێستا ئەم بابەتانەی کە خەڵک زۆر زار عیلێک بەدەستیەوە ناڵێنێ کەسنی ئاوری لەباتەوە بەڵام ئەمان هەڵەسن کاری لەسەرەکەن چەند گرنگانی بۆ نمونە من مامۆسایەکم لە خوێندنگایك ئەوان بێن بۆم ڕوونکەنەوە کە من لە ڕێ ئەم کتێبۆ چۆن شارەزاییمەوێ ئەم مناڵ ئەم گرفتەی هەیە چ زمانێکی لەگەڵا بەکار بێنم من زۆرتری لەسەر خۆیان لە زاری خۆیانەوە پێم کاتە هەم مامۆستا محمودمان لەگەڵایە هەم بەڕێز ڕەنج عەبدولقادر پسپۆڕی پەروەردەی لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان کە بەڕێزیان زیاتر لەسەر خولەکان پێمان ئەڵێن و تەنانەت تا ڕادێکیش ئاشنامانەکەن گرفتەکە چۆن بناسینەوە و هەروەها بۆ نمونە هەندێک تەکنیکی بچووکیشمان پێڵێت وەکو چارەسەر سڵاتان لێبێت زۆر بەخێر زۆر بەخێر بێت سڵاتان لێبێت سپاس بۆ هەر یەکەم جار مامۆستا محمود بەڕێزت پێمان بڵێت دیسکلسیا چۆن گرفتێکە دەستان خۆش بێت سپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات کە هەمیشە گرنگی بە و بابەتە پەروەردەیانە دەدا سپاس بۆ تۆش کە منە گرنگی بەم بابەتە سپاستانەکەین دەستان خۆش بێ بێگومان گرفتی دیسلکسیا یاخود دیسلاکسیا کە بەڵێ خۆم یەکەم جار پێمە بە پیتەکانشم بەرەو پشتۆ ڕاستە ئەم زاراوەیەکی یۆنانیە لە ساڵی 1970ەوە لایەن دکتۆرێکی بە فەڕەنسی بە ناوی بێرلین بەکار هاتووە کە سەرەتا گرفتەکە وەکو گرفتی چاو ناسراوە بەڵام دوایی لە ئەنجامی توێژنەوە دیراسات و کارکردنی زیاتر لەسەری لەوە تێگەێنراکە ئەم گرفتێکە تایبەتە بە ناسینەوەی هێما نووسراوەکانەوە کە هەموو زمانێک خۆمان نەزانین هێمایەکی نووسراوی هەیە کە پێوترێت ئەم بەم پیتانە دەخوێنرێتەوە دەنووسرێت ئەم خوێندکارانە گرفتیان لە ناسینەوەی یاخود ئەم کەسانە با بڵێن چکە تەنها پەیوەند نییە بە خوێندکارەوە گرفتیان لە ناسینەوەی هێما نووسراوەکان هەیە کاتەوانە لە تەمەنە گەورەکان شەڕوبا بێگومان ئێمە چۆن ئەو کەسە هەز دەکا کە ئەم گرفتەی هەیە بێگومان لەبەرەوەی گرفتەکە لە دنیاە بابەتێکی نوێەوە بە لە لای ئێمەژۆکو هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ڕێکخراوێک بە شێوازی بەرنامە بۆ داڕژرا و کاری لەسەر کردبێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە کە لە ڕێگەی ئەم کارانی کە ئەنجامی دەدا دەیەوێت هەم هۆشیاری بە خێزانەکان بە خەڵک بەگشتی بگەێنێ و لە هەمان کاتە لەسەر ئەو سیماجیاکەرەوانە بە کەسەکان بڵێ ئەگەر هاتوو لە کاتی خوێندنەوەدا یاخود لە کاتی ناسینەوە هێمان نووسراوەکاندا بە تایبەتی ئەو پیتانی کە زمانی دایک پێک دەهێنن ئەم گرفتانە هەبوو بە مەرجێک
ئەم کەسە هیچ گرفتێکی عقلی نەبێ هیچ گرفتێکی دەرونی نەبێ هیچ گرفتێک لە بینین و بیستنیان نەبێ دەکرێت ئێمە بڵین ئاماژەیەکە بۆ ئەوی ئەم کەسە گرفتی دیسلکسیای هەبێت و ئەبێ شێوازی جۆر بە جۆر بەکاربهێن بۆ هاوکاریکردنی ئەگەر ئێمە ئاماژێ بین بە خێزانەکان بەڕاستی ئەگەر مناڵەکە ئەم ساڵ چۆ بۆ قوتابخانە پێویستە ئێمە تێبینی ئەوە بکەین کە ئایا ئەم گرفتە بە شێوازێکی بەردەوام لە هەموو ڕۆژەکاندا بە درێژایی ساڵ دووبارە دەبێتەوە بۆ نمونە ئەگەر مناڵێک لە پۆلی یەکایە پیتێکی بە پێچەوانە نووسیەوە یاخود دەنگی پیتەکانی تێکەڵ کرد یاخود پیتەکانی لە وشەیەکە تێکەڵ کرد یاخود نەیتوانێت پیتێک لە وشەیەکە بناسیێتەوە ئەگەر سەرەتای ساڵبی ئەمە ئاساییە بۆ هێشتا ئاسایەکان لەگەڵ گرفتەکە تێکەڵ نەکەین بەڵام ئەگەر هاتوو هەفتە یەکەم و تا کۆتایی ساڵ هەمان ئەم گرفتە دووبارە بوونەوە کەواتەیەکی لە مەرجەکانی ئەوەیە ئەم گرفتە هەمیشە دووبارە دەبێتەوە لە کاتێکە کە ئێمە پیتێکی فێرەکەین بۆ پیتێکی در هەمان گرفتی بۆ دروست دەبێتەوە باشم کاگرنج بێمە لای بەڕێزت بۆ نمونە لەسەر ئەوەی کە کارێک بۆ منداڵان ئەکرێت لە هەر بوارێکا گرفتیشان هەبێ ئەمەش یەکێکی ترە لەو گرفتانەی کە ڕوبەڕووی منداڵە بێتەوە چکە ئەم کتێبە بۆ خۆی لە خۆیان توانێت زانیاری باش ببەخشێت بەڵام چۆن ئەی بەخشێت پێویستی بە کەسێکە زۆر بە وشارانە مامەڵی لەگەڵ بکات چکە بۆ ئەمووی کە مامۆسا هەموو داتانی لێرە خستۆتە ڕوو لە سایە چواری دانیشتوانی گیانم گرفتیان هەیە لە 25 نەفەر کەسێکم گرفته هەیە لە وڵاتی بەریتانیا و گرفتەکە چۆنە لەتە بۆ 15 لە ئەمریکا چۆنە ئەمانە ڕێژی دانیشتوانیان زۆرە و لای خۆشمان بێبەش نین لەم بابەتە ڕێکخراوی مناڵپارێز بە چی بۆ ئەرکی مرۆیی کە خۆی پێشکەشیەکە ئێوە چیتان کردو بۆی کە ئەم کتێبەی مامۆستا هۆشیاری بن بەوەی کە مامۆستا فێر بێت کە چووە خوێندنگایەک منداڵێکی بەرکەوت ئەم گرفتەی هەبوو چۆن مامەڵی لەگەڵ کات هەڵبەت وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەلە سەرەتای دامەزراندنیەوە بە ئامانجی خزمەتکردی مناڵان کە کاری کردووە لە ڕێگەی ئەو بەرنامە جیاوازانی کە هەیە وەکو بەرنامی پاراستنی منداڵ تەندروستی و پەروەردە و گەشەبەدانی توانەکانی گەنجان بە بەردەوامی دەرگای کراوە بووە بۆ وەرگرتنی بیرۆکۆ و پێشنیارەکان لەو خەڵکانی کە سپۆڕن و شارەزان لە دەروی ڕێکخراو و هەروەها کۆمەڵێک پرۆژە و پلانی جۆرە و جۆریش کە لەناو ڕێکخرا و دیزاین کراوە بە ئامانجی خزمەتکردنی منداڵان جێی دەستخۆشیە لە ساڵی پارۆکە و مامۆستا محەممەد باجەلان سەرپەرشتیاری پەروەردەیی کە پێشنیاری بابەتەکەی کرد و هەروەها چاپکردنی نایملکەیەکی کرد بە خۆشحاڵی و ڕێکخرا و ئەرچی چاپکردنی نایملکەی گرتە دەست هەڵبەت هەر لە سەرەتای با بڵێن چاپکردنی نایملکەکەەوە بە ئامانجی ئەوە بوو کە ئەم نایملکەیە خزمەت بە مامۆسایان و خزمەت بە و خێزانانە بکات کە ئەو منداڵانیان هەیە کە گرفتی دیسلکسیان هەیە و لە پێش باڵێنکردنەوەی دەرگای قوتابخانەکان و وەرزی نوێی خوێندن بۆ ساڵی 2025 بۆ 26 چەند دانیشتێکمان کرد لەگەڵ مامۆستا مەحموود بە ئامانجەوەی کە زنجیرێک ڕاهێنان دیزاین بکەین بیرۆکەکەمان ئەوە بوو چۆن بتوانین ئەم نایملکەیە لە خزمەتی مامۆسایانە بەکاربێن چکە مامۆسایان زۆرترین خوێنکار بەرکەوتیان لەگەڵ زۆرترین خوێنکارە هەیە خۆشبەختانە توانیمان بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ڕەزامەندی وەربگرین کە لە سەرجەم پەروەردە جیاوازەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانیە زنجیرەیەک ڕاهێنان ئەنجام بێن ئەوە بوو لە با بڵێن لە سەرەتای مانجینەوە دیزاینکردن و پلاندانان ئەنجام درا بۆ دیزاینکردنی با بڵێن ڕاهێنانەکان خۆشبەختانە ئەتوانین بڵێن لە هەفتەی ڕابردوو کە لە 5 دۆ کە ڕۆژی جیهانی مامۆسایان بوو ڕاهێنانەکانمان دەستی پێکرد و لە هاوکاتیش هەفتەی هۆشیاری بوو سەبارەت بە گرفتی دیسلکسیا لە جیهاندا ئەتوانین بڵین وەکو لەسەر ئاسی کوردستان و لەسەر ئاسی عێراقیش ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان تاکە ڕێکخراو بوو کە لە مای ئەو هەفتەیە بەشداری لەو کەمپینە گەورەیە کردووە لەسەر ئاستی هەموو جیهانە باڵێن و هەروەها لەسەر ئاستی عێراق و کوردستانیش بە تایبەتی ڕاهێنانەکە کە ئەنجام دراوە کۆی گشتی ئەو مامۆسانی کە بەشداریان لە ڕاهێنانەکە کردووە 42 مامۆسا لە 38 خوێندنگەی جیاوازەوە بەشداریان لە ڕاهێنانەکە کردبوو کە دابەشمان کردو بەسەر 2 گروپی جیاوازە ئەوەی گرنگ بوو لە ناو ڕاهێنانەکە کەمی ئیشمان لەسەری کردبوو بابەتی ناساندنی گرفتی دیسلکسیا و چۆن بتوانن بیناسنەوە و ئەو ڕاهەڵە باوانی کە بەرامبەر ئەم گرفتە هەیە چین ئەوانە لای مامۆستا مەحموود و کۆمەڵێک زانیاری جۆرە و جۆری تر وەکو زانیاری کە دراوە بە مامۆساکان
و لە هەمان کاتە تەنها زانیاریەکان وەکو پلانمان بۆ دانابوو تەنها کفایەت نییە تەنها زانیاریان بینێ کەواتە بێ کۆمەڵێک چالاکیشان بۆ دیزاین بکەین بۆی کە بتوانن لەگەڵ ئەو مناڵانێکەوە گرفتیان هەیە ئەمان لە ڕێگەی ئەو چالاکیە پەروەردیانە کە لە شێوازی یاریایە چۆن بتوانن ئەنجام بن و لەگەڵ خوێنکارەکانە بۆ ئەوەی کە هانی خوێنکارەکان بن بەشداری بکەن لە ناو چالاکیەکانە خۆشبەختانە کۆمەڵێک چالاکی نوێمان بۆ دیزاین کردن کە چۆن بتوان بە ڕێگایکی ئاسانتر کار لەگەڵ خوێنکارەکانە بکەن کە کۆی گشتی چالاکیەکان بەدەر لەوەی کە ئامانجی فێرکاری هەبوو لە هەمان دێشە ئامانجی پەروەردەییشی هەبوو هەروکو مامۆستا محەممەدیش لە قسەکانیان باسی کرد ئەم مناڵانە هەندێک جار گرفتی ناسینەوەی پیتەکانیان هەیە و یاخود لە بەرکردنی پیتەکانیان هەیە ئێمە چالاکیەکانمان لەسەر و چۆن بتوانین کار لەسەر سەرنج و سەرنجدان و تەرکیزی مناڵەکان بکەینەوە بتوانین بیاکەینە مستەوایەکی باشتر بۆی کە بتوانن توانای لە بەرکردن و توانای ناسینەوەی پیتەکانیان هەبێت خۆشبەختانە لە ماوەی ئەو فترەی کە دامانە بۆ ڕاهێنانەکان توانیمان بە هاوبەشی لەگەڵ مامۆستا بەڕێزانی کە سەرجەمە مامۆسای ئەلفبەی کوردی بوون لە خوێندنگە جیاوازەکانە و بازم گرسیوەش خوێندنگی جیاواز کە پێشتر بەشێکی زۆریان ڕاهێنانیان نەبینی بوو بەڵام لە ماوەی ڕاهێنانەکە توانیان بەو ئەزمون و شارەزای و حەزی کە خۆیان بۆ کارەکەیان هیانەکە ڕێباڕاستی لێرەوە دەستخۆشیان لێ یەکەم کۆمەڵێک چالاکی جۆرا جۆر خۆشیان دیزاینیان کرد و ئێمەش چەند تێبینیەکمانیانە بە ئامانجی باشتر بوونیان بۆی کە بتوان لە داهاتووە هەندێک چالاکی جۆراجۆری دروستکەن کە بتوانن خزمەت بۆ مناڵانەکەن کە گرفتانیان هەیە دەستان خۆش مامۆستا مححمود کاکڕنج ئازێتی کێشە تا ڕادەیەکی زۆر باسی کرد بۆ نمونە ئەم مناڵانە ئەم گرفتەتیانە چۆنە بەڵام بەڕێزت ئەگەر پێمان بڵێ زیاتر بۆی کە بیناسیین بۆ نمونە جاری وا هەیە مناڵ کە ئەوێت دوو بنووسە بەردەوام هەڕۆکەی لە جیاتی بەندی وا بنووسەوە تا ڕوو لە ڕاست بەرەو پێچوانە بەرەو چەپێ نووسە یاخود بۆ نمونە زۆر جارێک گەورەتر و بچووکتر لە یەک ناکاتەوە لە هێما بیرکاریەکە ئەمانە توانێت نیشانەی ئەم گرفتە بێت بێگومان کۆمەڵی نیشانەی هەیە لە خوێندنەوەی کۆمەڵی نیشانەی هەیە لە ڕووی ناسینی پیتەکانەوە ببینین ناسینەوەی پیتەکان بەدەنگ لە نووسین و ڕێنووسە و هەندێک ناسینەوەیشی هەیە پەیوەندی بە یادگەوە هەیە بۆ نمونە ئەم خوێنکارانە ئەوەی کە پەیوەندی بە ناسینەوەی پیتەکان هەیە ببینین ئەوەیە کە پیتە لە یەکچووەکان بەداخۆ پیتەکانی زمانی کوردی هەندێکمان زۆر لە یەک دەچن وەکو پیتی چ ئەمانە بەڵێ ئەمانە کە شێوەیان لە یەکتر دەچێت بۆ ئەم خوێنکارانە یاخود بۆ ئەم کەسانە ئەستەمە تێکەڵی دەکا یاخود هەندێک کات دەنگێک لە ناو دەنگەکانی ترا تێکەڵ دەکا یاخود هەندێک کات پیتەکان بە پێچەوانە دەنووسێتەوە بەڵام ئەمە ئەگەر خوێنکار لە کاتێکی دیاریکراوە ئەمەی ئەنجامدا ناکرێت ئێمە بڵێن دەستدکسیای هەیە ئەبێ ئەم گرفتە دووبارە ببێتەوە واتە ئەم خوێنکارە هەرچەند فێر دەبێت جارێکی تر دووبارەی دەکاتەوە چارەسەری ئەمانە تەنها ئەوەیە ئەو ڕاهێنان و چالاکیانەی کە مامۆستا ڕەنج باسی کرد بەڕاستی پاڵپشتێکی زۆر باشە ئاشناکردنی مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی پۆلیەک و خێزانەکان بەم چالاکیە جۆر بە جۆرانە کە بەشێکی باشی کتێبی ئەلفبێ چالاکی و ڕاهێنانە بەڵام چۆن ئەتوان بە شێوەی یاری دیزاینی دەکەن بۆی ئەم گرفتە هاوکاری ئەم مناڵانە بین هەستە جۆر بە جۆرەکانی بەکاربێنێ ئەگەر گرفتی بینینی هەیە خود ئیدراکی بینینی هەیە پیتەکە پێچەوانە دەکاتەوە یاخود تێکەڵی دەکا ئێمە لە ڕێگەی کارتەوە لە ڕێگەی یاریەوە لە ڕێگەی هەستی بەرکەوتن و هەستی تام و هەستی بۆنکردن و ئەمانەیە هەستەکانی زیاتر بەکاردەهێنین پاڵپشت بێ بۆ ئیدراکی بینین و بیستن بۆ ئەوەی لە یادگەی درێژمەودایە شێوازە دروستی پیتەکە بە دەنگ بێت یاخود بە نووسین بێت یاخود بە ڕێنووس بێت بمێنێتەوە چونکە کێشەی یادگەی ئەم خوێنکارانە ئەو زانیارێنی کە مامۆستا لە پۆلێکا فێری دەکا لە کاتێکی دیاریکراوە ڕەنگە لە پۆلەکەیە فێر ببێ بەڵام سبەینە بیری ئەچێتەوە یا تا ئاگاتە ماڵەوە لە یادی ئەچێتەوە سەرەتاش وتم پەیوەندی بە تەمەڵی و زیرەکی مناڵەکەەوە نییە تێبینێکی زۆر گرنگە ئێمە ئەبێ ئەوە بڵێن ئەم مناڵانەی کە دەستدکسییان هەیە ئاستی زیرەکیان بە شێوازێکی گشتی لە ناوەند بەروسەرەوەیە بۆ توانای داهێنان و ئەفراندنیشان باشە چونکە ئەو کەسانێک کە گرفتی دەستدکسییان هەیە بگوێرەی ئەو توێژینەوانەی کە کراوە لای ڕاستی چەپی مێشکیان زۆر چالاکە لای ڕاستی کە پەیوەندە بە توانای بەهرە و میوزیک و هوەر و داهێنانەوە بۆیە بەشێکی زۆریان داهێنەرن لە دنیا بەشێکی زۆریان هوەرمەندی زۆر کاریگەرن بەشێکی زۆریان ئەو خەڵکانن کە لەلایەنە هوەرەکانە زۆر سەرکەوتوو بوون خۆشبەختانە لەمەیانە کە ئێڵە خۆشبەختانە ئەتوانین
ئەم لایەنیان بەکاربهێنن بۆ لایەن ئەکادیمیەکەی بۆ نمونە دەکرێت ئێمە لە ڕێگەی هوەری وێنەکێشانەوە لە ڕێگەی میوزیکەوە دەنگەکانی پێ ئاشنا بکەین لە ڕێگەی بەکاریانانی فڵچە و پیتەکانی پێفێر بکەین لە ڕێگەی هەستی بەرکەوتنەوە لەسەر لەوحەیەکی لمین بە پەنجە پیتەکانی فێر بکەین یعنی وەسائل زۆرە کەواتە ئەم گرفتە ئێمە ئاماژەین بە خێزانەکان مەترسی نییە بەڵام پاڵپشتی و هاوکاریان پێویستە ئەوەیە کە ئێمە لەگەڵ گرفتە عقلەکان و لەگەڵ گرفتە دەرونیک و دەرونەکانی ترە لەگەڵ شڵەژانەکانی ترە شڵەژانە هەڵچوونەکانی ترە تێکەڵیان نەکەین ئەمانە بەوە جیا ئەکرێنەوە کە هیچێکی لەم گرفتانیان یە تەنها گرفتیان لەگەڵ هێمان نووسراوەکانە تەنها ئەوەیە کە ئێمە ناو ناتۆریان نەخینە پاڵ و کەسێتیان نشکینەوە پاڵپشتی دەرونیان بکەین هانیان بدەین بە سەبر و بە تەحملوین لەگەڵیانە چ مامۆستا چ خێزانەکان چونکە کێشەی کاتیان هەیە فێر دەبن بە دڵنیاییەوە بەڵام لە کاتیکە کە لەگەڵ توانستی ئەم مناڵانێ باشە مامۆستا ڕەنج مامۆستا مەحموو ئاماژەی بۆیە پێویستی بەکاتە پێویستی بۆیە لەگەڵ یانە تەعاملێکی باشترێ بێ ئێستا گەر گویان لێمان بێ مامۆستا بەڕێزەکان یا خێزانەکان هەستکەن مناڵێکی ویان هەیە بەڕێستان کە پسپۆڕیتان لە پەروەردەیە هەیە و ئەتوان لە خولەکانە کۆمەڵی ڕێنمایی بن بە مامۆستا مناڵێکەکە لە پۆلێکا وابێ بیسی مناڵیتیایە تو ئەم مناڵە جیاکەیتەوە ئەم شیوە مامەڵی لەگەڵک ئێستا لەوێن دیمەنەکانە بینیمە چەندی چالاکی جیاوازی قابدانن کارت بەکارێنن چەندی شوازیگە بەس ئەمە هەمووی لە پێنایچە پێناوێ مناڵە فێر بێ بەچیە کاتیوێ ئێوە لە خولەکانە چۆن مامۆساتان ڕاهێنا بەجیا لەگەڵ ئەم مناڵانەیە تەعاملکە یاخو هەر لە پۆلەکەشە بەڵام لەگەڵ ئەوە چەند جاریشی تر ڕێگەی تر بەکاربێنێ وەزایدەن ئەمەش هەر پێویستی بە ناو مەکتب نییە لەوانەیە مامۆستا محمود بابزای پێویستی بە هەماهەنگی خێزانیشێ دای تۆ مامۆستایەکی لە مەکتب ئەمە مشتەی بە جوانی ئاوبردی فێرێکی کاچێتەوە بەردەم دایکی لێ تووڕ ببێت و تۆ بۆوەری ناگریت و نازانم چی لەوانەیە مناڵەکەی ڕقیشی لێبێ نەک فێری ئەم خولانە ئێوە گرنگیتان بە موردەکاریانەیەوە دەست خۆش و پرسیارێکی زۆر جوان وجێ خۆیەتی هەڵبەت ئێمە لە کاتی دیزاینکردنی چالایشەکانەکە بوو لەکە بۆ ڕاهێنانەکە بۆ مامۆستاکانمان حازرە کرد هەمیشە گریمان بۆ یاوە کە بە جۆرێک بێت لە کاتی جێبەجێکردنی چالایشەکانە هیچ جیاکاریەک لە نێوان مناڵەکانە نەکرێت کاتێک کە تۆ لە ژووری بابن لەناو پۆلەکە تا مامۆسایەک چەند خوێنکاری شێوەی ئەم گرفتیانە بێت ناکرێت ئەمان جیاب بکاتەوە و چالاشیەک ئاکتیڤیتی لەگەڵ ئەمانە جێبەجێکات و مناڵەکانی دەسێریان کەن بە دڵنیاییەوە سترێسی بۆ دروستی بۆ بابەتی جیاکاری کە یەکێکە لەو با بڵێن بابەتانی کە وەکو ڕێکخرا و بەڕاستی بە بەردەوامی کاری لەسەرەکەین کە هیچ جیاکاریەک لەسەر بنەمای هیچ شتێک لە نێوان تاقەکانە نەکرێ و بەتایبەتی لە مناڵانە ئەنجام نەدرێت بە دڵنیاییەوە لەبەرەوە زۆربەی زۆری چالایشەکان کە دیزاینمان کردووە بۆ شێوازەیە کە مامۆستا بەڕێزەکان ئەتوانن لە پۆلدا بۆ سەرجەم خوێنکارەکان ئەنجامی بن بەڵام لە کاتی جێبەجێکردنی چالایشەکانە تەرکیزێکی زیاتریان لەسەر خوێنکارانە هەبێت یاخو بکرێن بە لیدەری ئەو گروپانی کە با بڵێن هەندێک لیارەکان بە شێوازی گروپا دەکرێت یاخو چەند جارێک ئەم چالایشە لەگەڵ ئەو گروپانەیە دووبارە بکرێتەوە کە ئەمان یەشێکن لە ئەندامانی و گروپە کەواتە وەکو کۆی گشتی چالایشەکان بە هیچ جۆرێک بۆ شێوازە دیزاین نەکراوەکە مناڵانە جا بکرێنەوە و سەبارەت بە خێزانیش بەڕاستی وەکو ڕێکخراویش ئینشاڵە لە پلانمان نابێت لە داهاتووە چۆن بتوانین هەندێک ڕاهێنانی جیاواز ئەنجام بدەین بۆ خێزانەکان چونکە ئەو ڕاهێنانی کە لە ئێستا ئێمە ئەنجامماناوە کۆمەڵێک چالاشی پەروەردەیی کە ئامانجی فێرکاریان هەیە ئەمانە لە پۆلدا وەکو مامۆستا ئەتوانە سوودی لێوە بگرێت بەڵام هەندێک چالاشی تر هەیە تایبەتە بە خێزانەکان کە ئەمانە ئەبێ بە چالاشی تاقەکەسی کە شێوازی دروستکردنی با بڵێن یاریەکان یاخود دیزاینکردنی چالایشەکە زۆر جیاوازترە وەک لەوەی کە بۆ مامۆسایەک دیزاین نمونە لە ماڵ و دایک و باوک چی بکا بۆ منداڵەکەی بەڵێ هەندێک چالاکی با بڵین تاقەکەسی کە لە بە بەکارهێنانی فلاشکار بە بەکارهێنانی هەندێک کەرەسەی سادی ڕۆژانە کە ئەتواندرێت وا بکرێت هەم یادگەی خوێنکارەکان بکاتە مستەوایشی باشتر هەم لە هەندێک بابەتی تەرکیز هەندێک چالاشیەوەی کە با بڵێ وەکو باسم کرد لە شێوازی فلاشکار توانەیە ئەتواندرێت سوودی لێوە بژیرێت بۆ نمونەیە هەندێک چالاشیمان هەبوو بە بەکارهێنانی قولاپ و بە بەکارهێنانی موگناتیس چالاشیەکەمانە کە ڕۆکمان کردووە بە بابەتی بەڕاوەماسیەوە بەڵام بەکارم هێناوە چۆن بتوانین بوانەی ئەلفبەی پێ بوترێتەوە یان بۆ نمونەوەکو بابەتی دووگۆڵی کە هەستەکەین کە زۆرێک لە خوێنکارەکان حەزیان لە بابەتی وەرزشە چۆن بتوانین ئەم یاریەکە بە شێوازێکی گەورەتر لە دەرەوە هەیە چۆن بتوانین باڵین بە شێوازێک ڕیدیزاینی کەینەوە بۆ وانەوتنەوەی ئەلفوبێ بەکاربێنرێت
کەواتە ئەم دوو جۆرە چالایشیە کە سەوکو نمونەیەک باسم کە ڕاوماسی و بابەتی فوتبۆڵەکە ئەتوانێت لە ماڵی شۆ بەکار بهێنرێت تەنها پێویستی بە دوو کەس یانێتوانی بۆن لە نێوان باوکەکە یاخود دایکەکە و منداڵەکە ئەتوانێت بۆن ئەم چالاشیە لەوانێت نیو کاتژمێر کاتژمێری کاتی بۆ بەسەر بەرن هەم چالاشیەکە ئامانجێکی پەروەردەیی هەیە کۆکردنەوەی خێزانەکەی و ئامانجێکی فێرکاری هەیە کە پیتەکانی فێرەکەی تاوانەوە شێوازێکە بۆ دروستکردنی وشە و پێکەوە لکاندنی پیتەکان و هەروەها توانی وا بکەین لە مای ئەو نیو کاتژمێریان ئەو کاتژمێریان مناڵن لە بابەتی تەکنۆلۆژیا و ئەوانە دوورخەیتەوە کەواتە ئەمە کۆمەڵێک چالاشیەکان توانرێت زۆر بە سادەی لە ناو ماڵەکانی شار لە خێزانەکان ئەنجامی بن وکووتمان ئامانجی پەروەردەیی و ئامانجی فێرکاریشی هەیە وای دەستان خۆش بێت ئەمە هەمووی لە پێناو ئەم هەموو ڕێگەی لە پێناوەی کە هاوکاری وەکو مامۆستا مەحموودڵێ هاوکاری ئەم منداڵانە بکەین نەکەمە بڵێ گرفتێکی زۆر گەورەیە بەڵکو توانی بە باشی بڕێک مامۆستا خاڵێکی تر زۆر گرنگە کە بۆ نمونە لەناو خوێندنگاکانە چۆن مامۆستا ڕەنجەڵێ هەموو لایەنەکان پێویستە هەماهنگ بن بۆی کە بتوانین چارەسەری ئەم گرفتە بکەین ئەبینی ئێستا لەناو خوێندنگایە ئێمە هەر خۆشمان بەم قۆناغیات تێپەڕین وانەی وەرزشوانەی هوەر زۆر خۆشەویستە چکە تو دوور تەخاتەوە تۆزێ مێشک دەکرێتەوە بە تایبەتی بۆ مناڵی سەرەتای یعنی ژووری کان بێتە ژووری هوەرەوەش ڕسمی پێەکەیت ئیتر ئەو بە جیهانەکەی خۆی بیرەکاتەوە بێژگە لە مامۆسای ئەلفوبێ کە مامۆستا ڕاهێنانی پێکردون ئەتوانن مامۆسای ئەلفوبێش هەماهەنگێ لە بینی مامۆساکانە دروستکەن چۆن ئەتوانین مامۆسای هوەر و مامۆسای وەرزش بەشداری ئەم بابەتیان پێ بکەین ئەیان بین لە ڕێگەی یۆنەوە ئەیان بین لە ڕێگەی ئەوەی کە لە دەرەوە ئەم مناڵا کرێتەوە لەگەڵ ئەوانەیە لە ڕێگەی نووسینەوە دەفتەرەکەی تێ ئەرچێکیی تێ وێنەکە بەس پڕکاتەوە بەڕنگ کەچی تۆ ماڵە کوڕم ئەمە بۆ پڕکەرەوە کچمە بۆ پڕکەرەوە بەدایک بڵێ ئەم حرفیان چ سێرەکەی مناڵت لەگەڵ یا ئەژی ئەمەش ئەبێتە ڕێگایەک بووی کە چارەسەری و گرفتە بکات بەدڵنیاییەوە ئێمە هەر لە خولەکەشە لەگەڵ برای عزیز مامۆستا ڕەنج یەکێک لەو بابەتانەی چۆن مامۆستایان دەتوانن لە پۆلدا پاڵپشتی مناڵانی پزیسیا بکەن ئەوەیە کاری هەمانگی و تێکەڵبوونی هەموو مامۆستاکانە بەیەک وەکو گروپ ئەبێ کار لەسەر ئەم بابەتە بکرێ چونکە ئەم مناڵانە بەهرەی تریان هەیە بێژگە لە توانستی خوێندنەوە نووسینیان کە تایە کەم توانان دەکرێت لە ڕێگەی بەهرەکانی تریانەوە بۆ نمونە توانای ئاخاوتنی هەیە توانای نواندنی هەیە توانای وێنە کێشانی هەیە توانای یاریکردنی هەیە هەموو ئەم چالاکیانەوە ئەو چالاکیش کە مامۆستا ڕەنج باسی کرد خۆ بۆ نمونە ئەو یاریکە یاری دووگۆڵیەکە پیتەکانە کردوێتی بە تۆپ و هەڵەیە لە ئەنجامی ئەو پیتانە کە کۆی ئەەکەیتەوە بڕگە و وشە دروستەکە کەواتە خودی ئەم هەمانگیە لە نێو بابەتەکانە پاڵپشتێکی زۆر باشە بۆ ئەوەی کە مناڵان بتوانن بە شێوازێکی چێژبەخش و یاری ئامێز پیتەکان فێر بن چکێسە لە هەموو دنیاە میتۆدی یاریکردن یەکێکە لەو میتۆدانی کە لە بازنەی یەکەمی فێربوونە کاری لەسەر دەکرێەوە ئێستا مامۆستانی ڕاهێنەریش لە قوتابخانە و خوێندنگەکانە دەیڵێنەوە بە مامۆستایان لەبەرەوەی ناکرێ بەڕاستی لەم خۆناغەدا ئێمە تەنها بە مجەڕەدی پیتەکان بناسیێنین خۆشبەختانە کتێبەکە شەرۆک و پێشتریش باسمان کرد بەشێکی بنەڕەتی فێرکاری هەنگاوەکان بریتە لە چالاکی و ڕاهێنان هەمان ئەم چالاکی و ڕاهێنانە بۆ من چیرۆکە وێنەی تایە بۆ نمونە جۆرێک لە چالاکی تایە کە مامۆستا دەستکراوەیە لەوەی کە تەنها لەسەر بۆردەکە بە نووسینەیەکە بە شێوەی کارت بەکاردەهێنێ و بە شێوەی چالاکی تر بەکاردەهێنەوە و چالاکیانی کە مامۆستا لە خولەکەی بەکاری هێناوە هیچ ئەو بابەتانی کە بڵێن کەرەستەکانی گران نین دەست نەکەون هەموو ئەو کەرەستە بەکار هاتووانن کە لە دەوروبەری خۆمانە هەن لە خێزانەکان هەن لە ناو قوتابخانەیە هەن مامۆستا تەنها هەر ئەوەیەوە ئیشیشمان لەسەر ئەوە کردووە لە خولەکانە وەکو مامۆستا باسی کرد کە هەندێک مامۆستا خۆی دووبارە چالاکیەکانی دا ئەڕشتۆ بە شێوە یاریکردن ئەمە جێگی دڵخۆشی بوو بە ئێمە و ئێمە لەم هەنگاوەدا بەڕاستی مامۆستایانی گرێبەست ئەوانی کە پۆلی دەوانی کوردی پۆلیەک ئەڵێنەوە وەکو قۆناغی یەکەم ڕێکخرا و کاری لەسەر خولبینین بۆ ئەم مامۆستایانە کردووە لەبەر ئەوەی کە توانستی باشتریان هەیە بۆ ئاوێتەبوون بە تێگەشتن لە گرفتەکە و کارکردن لەسەر ئەم بابەتە بێگومان ئەم پرۆسێ بەردەوام دەبێت کەواتە خودی بەکارهێنانی مامۆستاکانی تر بە شێوەی هەمانگی و تێگەیشتن لە یەکتر و بەکارهێنانی ئەدایی ئەم خوێنکارە لەوانەکانی ترا پاڵپشتێکی زۆر باشە کە بە ئێمە بڵێ ئەم خوێنکارە کە توانای ناسینەوەی پیتەکانی نییە بەڵام چەندین توانایتری هەیە کە شاراوەیە بۆیە هەمیشە وتراوە دیستیکسیا گرفتە شاراوەکەی خوێندنەوە ئەم گرفتەیە کە ئێمە تەنها بە دۆزینەوە ئەتوانین پاڵپشتێکی باش خۆی ئەسڵان مامۆستا مەحموود ئەنوێشتن قسێکی زۆر جوانەیە ئەڵێ هەمووان بلیمەتن بەڵام بۆ مەرجەی کە بۆ نمونە تۆ تەوەقع نەکەی ماسیەک بڵێ ئەبێ بەدارێکا سەرکەوێ ئەگەر سەر نەکە و هەتاکو کۆتایی تەمەن ئەم ماسیە تۆ بە
تەمەڵێک بیزانین بە بوونەوەرەکی تایبەتکاری دۆزینەوە جیاوازی تاکەیت و تایبەتمەندیەکانی خاڵی بنەڕەتی بەهرە تواناکەی تەوەقعیلەکەی زۆر زۆر سپاس بۆەوە دەستان خۆش کارێکی زۆر زۆر گرنگەوە سپاس بۆ تۆ مامۆستا مححمود کاستایی بوو بارە پەروەردەیانە و هەمیشە کاری لەسەرەکەی سپاس بۆ تۆش مامۆستاڕان سپاس بۆ مناڵ پارێزی کوردستان کامیشە خەمخۆرانە بیر لە بابەتەکانەکات و بە دوای ئەگەڕێت و ناژوەتێ بزانێت چی فیدباکێکیشی هەیە بۆی کە بێتە چارەسەرێکی گرنگ بوو ئەوە دەستان خۆش بێ زۆر زۆر خۆش بێ خاڵ هەیە بەڕاستی نامیلکەکەیش هەر بەرهەمی مناڵ پارێزی کوردستانە و ئەوان خاوەنددارێتیان کردو چاپیان کردووە تەنها نووسینەکەی دەستیان خۆش بێ سپاس بۆ ئێوە زۆر زۆر بەخێر زۆر زۆر سپاس